خاوەنی پاسێکە مۆدیلی 1970ە، نە فێنککەرەوەی تێدایە بۆ هاوین، نە گەرمکەرەوە بۆ زستان. لەگەڵ ئەوەشدا بنمیچی پاسەکە لە کاتی باراندا دڵۆپە دەکات. ستار کە خاوەنی پاسەکەیە باری دارایی ڕێگەی پێنادات پاسەکەی لە مۆدێل کۆنەوە بگۆڕێت بۆ مۆدێلی نوێ، لەبەر ئەوەی پاسەکەی خۆی تەنها $2000 ئەمریکی دەکات و بۆ گۆڕینی پاسەکەشی زیاتر لە $10,000 پێویستە. ئەمانە تامان پاسێکن 40 ساڵ تەمەنیانە، 40 ساڵی زۆرە بۆ پاس، بەڵام ناچارین لەگەڵ یاڕوین. اینجا چین و هاوین چۆم تەبرید نییە، نەفەریز عاجەبێ، نەفەر تاوانیشی نییە و دەسەڵاتیشی نیە، مەجبورە ئێمە فەقیرترە، مەجبورە سەرکەوێ بە 500 دینارەکە، تەکسێکی بۆ ناگرێ بە 4000 بە 3000 چی بکە، عنیەویش و من داماوە چی بکە، هیچ حەلێکی نییە. لە پارێزگای سلێمانی 1601 پاس هەیە کە دابەش بوون بەسەر 25 هێڵی گواستنەوە. لە کۆی ئەو پاسانە 482 پاسیان مۆدێلیان کۆنە و لە ساڵی 1970 بەرەو سەرەوەیە. بۆ تازەکردنەوەی ئەو پاسانەش بڕی $15 ملیۆن پێویستە. هاوڵاتیانیش بۆ گواستنەوەیان خواستیان لەسەر ئەو پاسانەیە کە مۆدێل نوێن و بەشێکی باشی خزمەتگوزاریەکانیان تێدایە. خۆیان پاسانە پاسی کۆنن، ئەمانی 82 کۆستەر و ئەو کاتە هینیشە بوو بڵێن وانە بچووکەکان هەبوو، پاسە بچووکەکان هەبوو پۆڵنی ئەمانە، بەڵام ئەمەی کەیسا هەیە لە شارە ماوە تۆ بڵین تۆزێک گرفتی دروست کرد وەکو گرفتی تەواو بڕوا ناکەم 100% بەزیتر گرفتیان دروست کردووە، تەمان تۆ لە 82 ئەم پاسە هاتوچوی پێکرێت. لە پێش قەیرانی دارایی پرۆژەیەکە بوو کە وەزارەتی ناوخۆ و دارایی سەرپەرشتی دەکرد، تایبەت بوو بە مراندنی ئەو پاس و تەکسیانەی کە تەمەنیان زۆر بوو، ڕقەمیان پێدەدرا و سولفەیەک دەدرا بە خاوەنەکەی. لە ئێستاشدا بە نووسراوی فەرمی داواکراوە ئەو پرۆژەیە دووبارە کارا بکرێتەوە. من لێرەوە داواکەم لە تەواوی لایەنە پەیوەنددارەکان و لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بیر لەوە بکرێتەوە ژمارەیەک پاسی مۆدێل بەرز بهێنرێتە شارەکانی هەرێمی کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەتی، هەتاوەکو بە شێوەی قیستی درێژخایەن بە برایانی شۆفێر بدرێت. قیسەکە بەڕاستیە بێ ئەوەنە کەم بێ کە لە توانای شۆفێران نابێت کە بتوانن ئەو قیسە دەفع بکەن. ڕێژەی زۆری هاوڵاتیان بۆ گواستنەوەیان زیاتر پاس بەکاردەهێنن بەهۆی هەرزانی لا نرخەکەی وەک لە هەر هۆکارێکی دیکەی گواستنەوە. بۆیە بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی باز لەوە دەکات گۆڕینی پاسەکان خزمەت بە چینی هەژاری هاوڵاتیان دەگەێنێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.